من گرەی شێرپەنجەیم هەبوو زۆربەی دکتۆرە بەناوبانگەکانی هەولێرم کرد. سقام بە خەستەخانەی میهرەبانی، سقام بە دکتۆر دلێری وای کرد بێمە ئێروکانە. بەڕاستی خزمەتێکی زۆر باشیان کردم. تقریبا يعني عملياتشان لبوم كرت عملياتشي يعني بماوتشي كم يعني ببي آزار يعني كاتمو سرزي وانا يعني وام دزاني هاد عملياتش نكرهنا. اسا الحمد لله وصم زور باش. دكتور بخوي متابعة عم دكا بخوي دي تمشاي برينا كانوا وكان مدكاتن يعني براستي خزمتشي زور يعني كردم. خەستەخانە چێتابرەی خاوێن و خۆش و جوان وەوەیە تەنانەت ئەو شۆ سەعات 3 شەوێش داوام لە کارمەندەکان کردم یەکسەر هاتن فەعس و ئەوەیان لەبۆ بکرد. زۆر سوپاسیان ئەەکەم یعنی لە پاش ئەو هەموو ئەوەیە دکتۆر هێشتان یارمەتی دام لە پاش عەمەلیاتەکەم پارەشی لەبۆ جێڕامەوە. زۆر سوپاسیان ئەەکەم سوپاسی هەموو کارمەندەکان ئەەکەم سوپاسی دکتۆر دلێری یەکەم سپاسی خەستەخانەی میهرەبانیش دەکەم. میهرەبانی دڵسۆزی و لێزانی